ڕەنگە پێشترم پرسیارە لا دروست بوو بێت یاخۆت لە خۆت پرسی بێت هۆکاری جیاوازی نرخ چیە لە نێوان پارچەی یەدەگ لە بریکاری ڕێگەپێدراو لەگەڵ پارچەی یەدەگ لە سەرچاوەکانی ترە کە لە ڕووی شێوە قەبارەوە هیچ جیاوازیەکیان نییە. وەرن لەگەڵ مابن دەچینە لای ڕاوێژکاری بەشی پارچەی یەدەگ لە جیان مۆتۆرس بۆ وەڵامی ئەم پرسیارانەوە چەند زانیاریکی زیاتر. سڵاو باشی؟ هاتووم بە ماوەی لە کاتێ بگرم وەڵامدانەوەی چەند پرسیارێک سەبارەت بە پارچەی یەدەگی ئۆرجیناڵ. جیاوازی چییە لە نێوان پارچەی یەدەگی ئۆرجیناڵی تۆیۆتا لە کۆمپانیای جیان مۆتۆرس لەگەڵ پارچەی یەدەگی سەرچاوەکانی ترە؟ پارچەی یەدەگ لە بریکاری ڕێپێدراو ئۆرجیناڵە. ڕاستەخۆ لە کۆمپانیای تۆیۆتای جیهانیەوە هاوردە دەکرێت. بەڵام پارچەی یەدەگی سەرچاوەکانی تر سەرچاوەی هاوردەکردنیان دیار نییە و جێی متمانە دڵنیایی نییە بۆ تۆی بەکارهێنن. ئایا پارچەی یەدەگی ئۆرجیناڵی تۆیۆتا تا چەند گرنتی لەگەڵدایە؟ پارچەی یەدەگ لە بریکاری ڕێپێدراو گرنتی 6 مانگی لەگەڵدایە. بەڵام پارچەی یەدەگی سەرچاوەکانی تر گرنتی لەگەڵدا نییە بۆی دڵنیان نەبوون لە ڕەسەنایەتی پارچەکە و لە سەرچاوی هاوردەکردنی. ئایا پارچەی یەدەگی ئۆرجیناڵی تۆیۆتا پارچەی یەدەگی سەرچاوەکانی تر لە ڕووی بەکارهێنانەوە یەک تەمەنن؟ لە ڕووی بەکارهێنانەوە تەمەنی پارچەی یەدەگی ئۆرجیناڵی بریکاری ڕێپێدراو زیاترە و سەلامەتی دڵنیایی زیاتر ئەدات بە بەکارهێنان لە چاو پارچەی یەدەگی سەرچاوەکانی تر. زۆر باشە. ئەی پارچەی یەدەگی ئۆرجیناڵی تۆیۆتا و پارچەی یەدەگی سەرچاوەکانی تر لە ڕووی ستاندارد و کوالیتیەوە جیاوازیان چییە؟ پارچەی یەدەگی ئۆرجیناڵ لە بریکاری ڕێپێدراو بەپێی ستاندارد و کوالیتی و ژینگەی کارکردنی ئۆتۆمۆبیلەکانی تۆیۆتا دروست کراون و سەرجەمیان یەکدەستن و بەکار نەهاتوون. لە کاتێکدا پارچەی یەدەگی سەرچاوەکانی تر بەپێی ستاندارد و کوالیتی و ژینگەی ئۆتۆمۆبیلەکە دروست نەکراوە دەکرێت بە هۆکارێک خراپ بوو بێت و دووبارە چاکرابێتەوە. دەست خۆش بۆ زانیارەکانە. ئەی پارچەی یەدەگی ئۆرجیناڵی تۆیۆتا لە ڕووی بەرگەگرتنەوە چۆنە؟ ئەو مادانەی لە دروستکردنی پارچەی یەدەگی بریکاری ڕێپێدراو دروستەکە سەرجەمیان باشترین کوالیتیان هەیە و توانای بەرگەگرتنی زەبر و بەکارهێنانی سەرما و گەرمیان هەیە. بە پێچەوانەوە پارچەی یەدەگی سەرچاوەکانی تر ئەو توانای بەرگەگرتنیان نییە.